وەرە هاوڕێکەم وەرە تۆ دەستم بگرا کە چوویتە دەرەوە لە قوتابخانە کوورە خۆت و ڕەمەکە ڕێگام لێ مەگرا نەمزانی قاچم بەر قاچکە و کەوتی تۆژە گەراگادار بای نەدەکەوتی وامەزانەمە بەستم بۆ لەم کارە تۆ لە ناتیپەکەمانە ژمارە حەوتی تۆ لە ناتیپەکەمانە ژمارە حەوتی پێتەڵم هاوڕێ بمبورە نەمزانی پێتەڵم هاوڕێ بمبورە نەمزانی بوراوی ئەی هاوڕێگیان با بزانی نەتووڕەم و نەڕێگات لێ ئەگرم تۆش بۆ تیپەکەی یەکەمی یاریزانی تۆش بۆ تیپەکەی یەکەمی یاریزانی تنگ زۆر سپاس سڵاوتان لێبێ عەزیزانی من بە هیوام زۆر باش بن ئەم گۆرانیە یەکێکە لە گۆرانیە تایبەتەکانی ماوەی مناڵان کە لە کۆنا بەرهەممان هێناوە ئێوەش دەتوان لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە کە ناوی کورسا کیتسا سێری بکەن جا بە هیوام کە مناڵەکانی هاوڕێمان کاتێک لە قوتابخانە یاخۆت لە دەرەوە یاریەکەن لەگەڵ هاوڕێکانی تریانە بەڵام ئەگەر تۆزێک ڕێنەکەوتن یان ناکۆکێکی پچکۆلانە هەبوو لە نێوانیانە بتوانن کە ئەوانیش ڕێ بکەون و دواتر ببن دووبارە بە هاوڕێیەکتری و یاری بکەنەوە لەگەڵ یەکاوەکو ئەو گۆرانیەی کە بۆم باسکردن. ئینجا عەزیزانی من خۆشەویستانم ئەمڕۆ پێنجشەممەیە کاتژمێر 5 کاتی بەرنامەی ژیری و دیاریە بەرنامەی ژیری و دیاری هەموو پێنجشەممەیەک کاتژمێر 5 بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵتان نابین جا لە هەر شار و شارچکەیەک بنەتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی خێرا مۆبایلەکانتان بێنن 0 460 99 هەروە 0 53 59 جا ئازیزانم بەرنامەی ژیری و دیاری زۆر سپاسی سپۆنسەرەکانمانەکەین کە دیاری جوانیان بۆ هاوڕەکانمان ئامادە کردووە ئەویش سپۆنسەرەکەمان کۆدۆمۆ باشترین هاوڕێی من و تۆ هەروە سپۆرت پڵاس لە کۆڵک مۆڵ لە ناوبازار کە جلوبەرگی زۆر جوانی بۆ ئامادە کردوون و لەگەڵیشیا بریتیش سمایل دیزاین کە لە بەختیاریە بەرامبەر شاری جوان کلینیکێکی زۆر بەتوانان کە کۆمەڵێک دکتۆری لێ ئەتوانن ئێوە بە ناوی بەرنامەی ژیری و دیاری ماوەی مناڵان بڕۆن سەردانیان بکەن و بۆی کە دانەکانتان هەمیشە تەندروست و سپی بمێنێتەوە. جا باسی بڕگەکانی بەرنامەی ژیری و دیاریتان بۆ بکەم وەرن لەگەڵمە بەرن بابڕۆین کوا میزکێکی بەرنامەی ژیری و دیاری زۆر سپاس لێرەوە ڕۆم تان تاراران بڕگەی پێنجەممان بڕگەی پرسیارە گشتەکانە کە بە پێی وێنەکان ئێوە بابەتەکان هەڵەبژێرن و منیش پرسیارتان لێ یەکەم بڕگەی چوارەممان ئەو لە 5ەوە دەستمان پێ کردووە 5 4 3 2 1 باشە زۆر چاکە بڕگەی چوارەممان بڕگەی پۆلەکانە کە لە پۆلی 1 هەتا پۆلی 9 پرسیارمان ئامادە کردووە و بڕگەی سێەممان بڕگەی ژمارەکانە کۆکردنەوەمان هەیە کە ڕەتمان هەیە و کەمکردنەوەشمان هەیە بڕگەی چەنە 5 4 3 دوایەوە ژمارە چەنە ئافەرین بۆ تۆ ژمارە 2 بڕگەی دووەممان بڕگەی دۆزینەوەی جیاوازیەکانە لە ڕێگەی شاشەکەبانەوە و ئێستاش کاتی ئەوەیە کە بڕگەی یەکەمتان پێ بڵێم و دەست پێ بکەین کواتە فڵەکانتان زۆر باشە بڕگەی یەکەممان بڕگەی بووکەڵەکانە دۆزینەوەی بووکەڵەکان کە سەرەتا ئێوە پیتێک دیاریەکەن و منیش پێتان ئەڵێم کە لەناو ئەو پیتە چ بووکەڵەیەکی تایە دواتر بەکردنەوەی 3 پیتیکە ئەبێ بووکەڵەکەی کە هەمان شێوەی ئەو بووکەڵەیە بیدۆزیتەوە اینجا هاوڕێیەکمان ئێستا چاوەڕێیە کە پێی بڵێم چۆنی ناوی چییە؟ کێ؟ دیڤا خۆیڵێ دیڤا بەڵێ سڵاو لێبێ چۆنی دیڤا؟ باشم یاخوا باش ڤیدیۆم لە دەنگت بوو دیڤا لە کێوە لەگەڵمانای؟ سلمانی لە سلێمانیەوە لەگەڵمانە زۆر خۆشحاڵین چەند ساڵی دیڤا؟ 4 ساڵم
تەمەەن درێژبی دیباتە گۆرانێکی خۆشە زانی؟ بابا کەواتە گۆرانێکی خۆشمان پێشکەشکە. لخوما بومبا بالا كم خزبۆ سەرشان دوو بیلی بەچکە بچكا بچكا لاما كيسا بچكا كفوما كلا شابه لاما شتیانەکەم دەخوارێ ما هەرم گرت بوو بە ددان ام خداي لبريكا. لا بالي بشمیر يلا كم بالواني هذا داك تاویم ئەوانەی گوێتان لێبوو دیوا کوورە لە خۆکەیدا هەبوو هەر بژی دیواگیان زۆرم پێ خۆشە کە سێری بەرنامەی ماوەی مناڵانەکەی لەبەرەوەی کە ئێمە بەردەوام گۆرانە کۆنەکانی ماوەی مناڵانی کورسات پەخشەکەینەوە و دڵنیام کە سێری یوتوبەکەشمانەکەی کورسات کیتس و گۆرانەکەش لەبەر کردووە هەر بژی دووبارە بەڕاستی زۆر پاڵەوانی زۆر چاکە دیوا چپی تێک دیاریەکەی کزی مەکە یاد لێمە بابا زۆر باشە دیبە کە جوانە پێم بڵە چپی تێک دیاریەکەی پیتی د بۆچی د هەڵبژارد ناوی خۆمە ناوی خۆت ڕاستە با بیکەینەوە بزانین چی تایە یان ناوی باکوە ناوی داکوە بەڕاستە ئەوانیش بە پیتی دن سڵاویان لێ بکە باش بڵە دادەتەوار سڵاوی لێکردن بەیوام هەمیشە باش بن خێزانەکە و زۆر چاکە با پیتی د بکەینەوە پیتی دیڤا و پیتی خێزانەکەی دیڤە یەک دوو سێ تارا میکی ماوسە جوانەکەمان بۆ دەرچوو با بزانین تۆ ئەزانی میکی ماوسەکەی تر لەکوایە دیڤە ئەیبینیت میکی ماوسەکەمان بۆ دەرچوو پیتی ت پیتی دیڤە هه پیتی هەمان نییە ئی وەکو یاری زۆر باشە با بیکەینەوە یەک سێ تارا فیلێکی بچکۆلانە بادای خەیناوانێ فیلەکەمان بۆ دەرچوو یەک بۆکسێت ڕۆشتووە دوانت ماوە یارمەتیت بەم پیتی د چ ڕەنگێ بوو کەواتە چ پیتێکی تر هەڵەبژێری مێ بیکەینەوە یەک دیڤا بۆچی شتێک نەکەین ئەم جارە من و تۆ بە پێچەوانەوە لە سێوە دەست پێکەین ئەڵی چی بۆی تا ئەو کاتە میکی ماوسەکە خۆی ئامادە کات و خۆی کاتە پیتی مە بۆ بێکەوە ئیشمێرین سێ دوو یەک هەرفژی دیڤا پیرۆز دەبێ براوە بوویت زۆر خۆشحاڵ بووم خوات لەگەڵ هاوڕێکی ترمان وەرەگرین جاوا بزانین ئەم هاوڕێی ترمان ناوی چیە هاژە چۆنی هاژە گیانم کاتە و باش باشم یاخوا باش بی هاژە لەکوێوە لەگەڵمانای سلەیمانی لە سلێمانیەوە هاژە لەگەڵمانە خێزانەکە و چۆنن
زۆر باشم سوپاس. یاخوا باش بن پێم خۆشە کە باشن. جا هاژە پێم بڵێ چەند ساڵی؟ حەوت. 7 ساڵی تەمەەن درێژ بی. ئەمڕۆ چیت کرد؟ ڕۆژێکی خۆش بوو بۆ تۆ؟ بەڵێ. دڵنیام کە ئەبێ خۆش بە لە برەی پێنجشەممەیە. بیرت بوو کە کاتژمێر 5 بەرنامەی ژیری دیارە؟ بەڵێ. خۆت بیرت بوو یان خێزانەکەت بیریان خستیتەوە؟ خێزانەکەم و خۆیشم. کە جانن بەیوام هەمیشە تەندروست باش بن خۆت و خێزانەکەشێ. جا لەبەرەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بۆ بۆ تۆ بەیوام کە براوە بی بۆی کە دیارەیەکە پێشکەشکەین و خۆشتریش بێ ڕۆژەکەت. جا چپی تێک هەڵەبژێری؟ دادەتەوە تەلەڤیزیۆنم لا نییە یارمەتیمدا. بەسەر چاو ئێمە ئێستا لە بڕگەی یەکەماین. بڕگەی یەکەممان پیتەکانە. ئەجا پیتی م لەگەڵ د لەگەڵ یی کراوەتەوە. دوو ڕیزی سەرەوە پێ ئەڵێم پیتەکان بزانە کامیان دیارەکەی بۆی سەرەتا بووکەڵەکە بدۆزیتەوە. باشە؟ پیتی ب پیتی ت لەگەڵ پیتی گ ش خ ز ر. پیتی ت. گ ت. وەک ترێ. ت وەک ترێ. خۆشە ترێ شیرین. بیکەینەوە؟ بەڵێ. یا دووسێ. هەر بژیت. تارا ئۆتۆمبیلێکی ڕەنگە و ڕەنگمان بۆ دەرچوو زۆر جوانە. جا با بزانین چ پیتێکی تر ئەڵێ ئەتوانی سێ پیتیکەمان پێ بڵێیت. پیتی س وەکو شیلان. ش وەکو شیلان. هەر بژیت. یەک. دایک ناوی شیلانە بۆی وتم. بەڕاستە ناوکەی زۆر زۆر خۆشە. سڵامان هەیە بۆی. کەواتە با پیتەکەی دایکی تۆ بکەینەوە. یەک دوو سێ. فیلەکەمان بۆ دەرچوو. من بیرمە فیلەکەی تر لە پیتی یا بوو ئەگەر سەرەتا بمان کردایەتەوە زۆر ئاسان بوو. بەڵام ئۆتۆمبیلەکە نییە کەواتە چ پیتێکی تر ئەڵێین؟ پام 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 پارە. هاوڕێیانێ واڵەن چی؟ چ پیتێک بڵێ باشە؟ دادەتەوە یارمەتیمدا. باشە پیتەکان ئەڵێن چی؟ بۆستە ئێستا دوو پیتی ماوە بیخوێن پێمان بڵێت. من 5 پیتی پێڵێم بزانە لەو 5 پیتە کامیان باشە؟ لەبرێکە تەلەڤیزیۆنت لانیە هاوکاری تەکەم 5 پیت پێڵم لە ناو هەموو پیتەکان. پیتی ز پیتی ر پیتی ل پیتی ن پیتی وۆ. پیتی وۆ. با پیتی وۆ بکەینەوە. جا بڵێ چی؟ پیتی وۆ لە تەنیشتەوە پیتی نە هەیە وۆت کردەوە. با بیکەینەوە بزانین پیتی وۆ چیتە؟ یەک دووسێ. دووسێ. تارا بینیت؟ تەلەڤیزیۆنت لانیە پشیلەکەمان بۆ دەرچوو. کەواتە ئێستا ئۆتۆمبیلەکەمان بۆ دەرنەچووە و یەک پیتی کەت ماوە کە بیکەیتەوە. لە تەنیشت ئەم پیتەوە کە وۆیە پیتی نمان هەیە لەگەڵ پیتەکانی تر کە پێم وتی ز ر ل. ن. پیتی ن. ن. بەڵێ. ن وەکو نینۆک. بەڵێ. دادەتەوە راوکاریم کە. هاوڕێیان زۆر باشە ئیستا ئەو نامان بینێت بەس سێری کەم با پێکۆ بیکەینەوە. با بیکەینەوە. یەک دووسێ. بزانە گوێت لە دەنگی چەپڵا بێ. یەک دوو سێ. هەر بژیت. زۆر بەباشی توانی براوە بێت پیرۆزبایی لێکەین
بە هیواین کە سوود لە دیارەکەمان ببینێت. دووبارە زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان کۆدۆمۆ هەروەها بریتیش سمایل دیزاین و لەگەڵیشیا سپۆرت پلەس. لە دوای ناوەڕێکی زۆر کورت گەڕێمەوە بۆ لاتان. پام 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 تارارارا دووبارە سێبارە چواربارە سڵاوتان لەبێ خۆشەویستانی ئێمە. زۆر خۆشحاڵم کە بەرنامەی ژیری و دیاری بەردەوامەوە ئێستا لە بڕگەی دووەماین. بڕگەی دووەمان خۆتان نەزانن سەرەتا بۆم باسکردن دۆزینەوەی جیاوازەکانە. جا هاوڕێکمان لەگەڵمانایە با زۆر چاوەڕوان نەبێت و یەکسەر پەیوەندیەکەی وەربگری. ناوی هۆلان. بەڵێ سڵاو لەبێ چۆنی؟ دادەتەوە من باشم هۆلان، تۆ چۆنی؟ من باش. یەخوا باشوی. پێم بڵێ چەند ساڵی؟ 12 ساڵم. 12 ساڵی 12 جار تەمەن درێژبی. لە کێو لەگەڵمانای؟ دادەتەوە لە کێو پەیوەندیت پێوە کردوین هۆلان؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە. زۆر خۆشحاڵین. هاوڕێی بەرنامەی یاخود یەکەم جارتە؟ هاوڕێی بەرنامە. هاوڕێی بەرنامەی پێشتر براوە بووی؟ دادەتەوە پێنەگەیشتم. پێشتر براوە بووی دیاری دووەرگرتووە؟ بەڵێ. دیارەکانت بەدڵ بووە؟ بەڵێ. جا دڵنیام لەوانێت چەند مانگێک لەمەوە پێش پەیوەندیت کردبێ. سپۆنسەرەکانمان گۆڕاوە دیاری باشمان هەیە بەردەوام. جا بە هیوام کە سوود ببینی لەم دیاریانەی ئەمڕۆ کە پێشکەشتان ئەکەین. جا پێم بڵێ بڕۆینە لای بڕگەی دووەمان. هۆلان بەڵێ. بڕۆین بەڵێ. بەڕاکردن بڕۆینیان بەپێ بەکر. کەواتە با بێواشی بڕۆین و پێکەوە بڵێن 1 2 3 ئەبێ 5 جیاوازین بۆ بدۆزیتەوە. باشە؟ باش. زۆر چاکە. دەست پێ بکەین؟ بەڵێ. با دەست پێ بکەین. 1 2 3 5 بەڵێ. دادەتەوارە دەقەبارە تەلەڤیزۆنەکە بێتە سەری. زۆر باشە. ئێستا وێنەکەمان لە ماڵی ئێوەش دەرەکەوێت و 5 جیاوازیمان پێ بڵێ. بەڵێ باش. باشە وێنەکە بینی ئێستا؟ بەڵێ. زۆر چاکە. با دەست پێ بکەین. ئێستا باڵندەکە. باڵندە ڕەشەکەی سەرەوە وی لە ئاسمانە فڕێ 1. بەڵێ. زەرافەکە چێتی؟ چۆن؟ زەرافەکە هەموویان عەکسە. زەرافە بەشەکە. باشە 2. چیتر؟ دەنگی تەلەڤیزۆنەکە شکستکە؟ باش. ئاگاداری کات بە. جلی کچەکە. جلی کچەکە 3 هەر بژیت. قازەکە. هەر بژیت 4. 1 جیاوازیت ماوە. زۆر باشی. 1 جیاوازی تریشمان پێ بڵێ. سێری کوڕەکە بکە. گردە سەوزە. چۆن؟ گردە سەوزەکە. گردە ساوزەکە 5. من جانتای کوڕەکەشم دۆزیەوە هاوڕێ. هەر بژیت. زۆر باش بووی هاوڕێکەم. خوات لەگەڵ پیرۆزیت بێ. زۆر خۆشحاڵ بووم کە توانی براوە بێت. ئێوە دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0770 460 9999 هەروە 0773 053 59 09.
کێمان لەگەڵە؟ ئارینا؟ تخوا بەڕاست؟ ئارینا؟ الو ئەلو ئارینا چۆنی؟ باشی یاخوا باشبی من باشم تۆ چۆنی؟ منیش باشم هەمیشە باشبی لە کێوە لەگەڵمانای؟ لە سلێمانی لە سلێمانی زۆر باشە چەند ساڵی؟ 8 ساڵم 6 8 ساڵم 8 ساڵی تەمەەن درێژبی باشە پێم بڵێ تۆ حەزت لە چ میوەیەکە زۆر زۆر هەنار هەنار زۆر خۆشە بەڵام میوەی هاوینەشمان زۆرە کە لەم وەرزەیە ئەخورێت و هاوینیش کۆتایی پێت و زستانی ژێت جا بە هیوان مناڵەکان لە بری شیرینی میوە زۆر بخۆن تۆڵی چی؟ زۆر باش زۆر باشەوە نییە تۆ واکەیت؟ وایە ئەگەر ڕۆشتی بۆ مارکێتێک لە جیاتی بەدایبابە بڵێ شیرینیم بۆ بکڕن بڵێ با میوە بکڕین جا پێکەوە لەگەڵ خێزانەکە دەتوانین میوە بخۆن شیرینی زۆر خۆشە سوودیشی زۆرە تۆ زۆر میوە خۆیت؟ بەڵێ هەر بژیت کوا چەپڵەکانتان زۆر باشە هاوڕێکەم ئێستا تۆ لە بڕگەی دووەما لەگەڵمانایی ئەگەر ئامادەبی ئەبێ پێنج جیاوازیم بۆ بدۆزیتەوە دەم بەس هاوکاریم کرا زۆر باشە هاوکاری دەکەم و بڕگەیەکی زۆر ئاسانیشە و کاتیش هەیە کە بیری لێ بکەیتەوە بە هیوای بەختێکی باش و دەست پێەکەین یەک دوو بڵێ سێ باوێنەکەمان بێتە سەر شاشە سێ هاوڕێ من وتم سێ ئێستاش شوێنەکەمان هاتە سەر شاشە و تۆش لە ماڵی خۆتان وێنەکەمانە بینیت پێنج جیاوازیمان پێ بڵێ بڕاستی وێنەکە زۆر جیاوازیتە لە بری پێنج جیاوازی ئەتوانی دە جیاوازیش بدۆزیتەوە جا وێنەکە هات وێنەکە بینی؟ باشە با دەست پێ بکەین یاریەکە یاریەکە ئەبێ ڕوونکردنەوەمان بیتێ یاریەکەی بازنە بازنێ لولەکە یەک چیتر تەنیش یاریەکە شتێکی کە هەیە تۆزێ خێرا بە چیتر ئەو چییە؟ جلی ئەو کچە ئەوی کە بۆیەکەی پێیە جلی ئەو کچەی کە بۆیەکەی پێیە دوو لێرە سەوزان لەملا پرتەقاڵیە هەر بژیت چیتر کاتت نەما خێرا خێرا کاتت نەما باشە جلوبەرگێ و کوڕێکە لەسەر کتێبەکەی سێ جلوبەرگەکەشی باشە ئەوە چوار یەک جیاوازی کەت ماوە خێرا بێ زۆر بەپەلا پێمان بڵێیت ئەوی کە کوڕکچەکە لە سەری دانیشتون هەر بژیت پێنج دەست خۆش پیرۆزی بێ هاوڕێ جوانەکەم زۆر زۆر دڵخۆش بووم کە براوە بووی ئێستاش گۆرانێکتان بۆڵە زۆر سپاس مایکەکەتان بۆێنە گۆرانێکی زۆر خۆشتان بۆڵێم ئەی کاژمێری هاوڕێم ئەی کاتژمێری هاوڕێم لە ژوور سەرمداتەنێم ماندووی خوێندنم باشە و ئەبێ زوو هەستم لە خەو مایکەکەم کەوت
بەرابەیان بەر لەوەی هەتاو برژێنێ خەندەی زڕە و قەقات گەرم کە لە گۆمی خەو دەرم کە ببوورن ساڵتیشم زۆر خۆش نەبوو تۆزێ گۆرانیە سەختە بڕاستی هاوڕێ جوانەکانمان ئەم گۆرانیانەی کە من بۆتانەڵێم لە یوتیوبەکەمان ئەتوانین گوێی لێگرنەوە یوتیوبەکەمان ناوی کورسات کیسە ئەنجا ئێستا ڕۆینە لای بڕگەی سێمان ژمارەکانە کۆکردنەوەمانەیە کە ڕەتمانەیە کە بکردنەوەشمانەیە جەواب بزانین لەم بڕگەی کێمان لەگەڵایە پێکەنین شیرینی ژین کێمان لەگەڵا لیامان لەگەڵایە لیا بزانم لیا گوێ لە دەنگم بووە لیا چۆنی یاخوا باشبی گۆرانیەکەم بۆ خۆش بوو تخواوان نییە گۆرانەکەم باسی کاتژمێریە کرد بە کاتژمێرەکەیەوت کە بانیان زوو هەڵمسێنە لە خەو لەبەرەوەی کە کاری هەیە پێویستە کە بەکارەکانی ڕابگە جا بە هیوام کە تۆ و هاوڕێکانی کەشمان نرخی کات بزانن بانیان زوو هەستن بۆ ئەوەی کە بتوانن لە ڕۆژەکەتانە چالاک بن خواردنی باش بخۆن تۆ بانیان زوو هەڵەستیرە خەو زۆرم پێخۆشە بە هیوام کە هاوڕێکانی کەشمان چاو لە تۆ بکەن جا ئێستا لە بڕگەی سێماین بڕگەی ژمارەکان کۆکردنەوە کە ڕەت کەمکردنەوە کامیان هەڵەبژێری کۆکردنەوە تۆ چەند ساڵی 9 ساڵی تەمەن درێژ بێ حەز لە کۆکردنەوەیە باشە ئەی پێمان بڵێ لە کێوە لەگەڵمانای لە کەلارەوە لەگەڵمانە زۆر خۆشحاڵم باشە دەست پێ بکەین زۆر باشە بڵێ 1 2 3 با دەست پێ بکەین 1 2 3 ژمارە 11مان بۆ دەرچوو ژمارە 11 ئەگەر 11 کاتژمێرت هەبێ دواتر 4 کاتژمێری کەش کڕی ئەو کاتە لە ناو دۆڵابەکەتا چەند کاتژمێرێ 15 و چەپڵەکانتان هەر بژیت 11 کۆ 4 15 هەر بژیت زۆر چاکە هاوڕێکی ترمان وەرەگرین ئیلهاممان لەگەڵە ئیلهام بەڵێ چۆنی یاخوا باش بەو چه بڕاکردن ناتویت ئەی وای ناکی چەند ساڵی لە کێوە لەگەڵمانای لە سلێمانی 11 ساڵ 11 ساڵی لە سلێمانیەوە لەگەڵمانای زۆر خۆشحاڵین گۆرانێکی خۆشمان پێشکەشەکەی نازانم چۆن؟ نازانم تۆ پێڵێ مە گۆرانێکم بۆتن زۆر خۆش بووی تر وازمێنە باشە ئەڕێنە لای بڕگەکەمان کۆکردنەوەمان هەیە کە ڕەتمان هەیە کەمکردنەوەمان هەیە کامیان هەڵەبژێری کەمکردنەوە کەواتە منە بێ لێرەوە دەست پێ بکەم دەست پێ بکەین ئیلام پێت خۆشە بێ ئەی پێمان بڵێ لە کێوە پەیوەندیت پێوە کردبووین لە سلێمانیەوە زۆر خۆشحاڵین دەست پێ بکەین 1 2 3 ژمارە 10 کەمی کەیتەوە لەگەڵ ژمارە 4 واتە ژمارە 10 4ی لێ دەرکەی ئەکاتە ژمارە 6 کەواتە چەپڵەکانتان ڕاستەوانە هەر بژیت ئازیزانمان ئەڕۆینە لای ناوبڕێکی زۆر کورتووە گەڕێینەوە بۆ لاتان
بەڕاستی زۆری لاگوم بڕاکردن هاتمەوە بۆلاتان چۆنن دووبارە سڵاوتان لەوێ عزیزانی من زۆر خۆشحاڵ بووم کە بەرنامەی ژیری و دیاری بەردەوامە لە بڕی کە بڕگەی چوارەم و پێنجەمیشمان ماوە ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 460 99 هەروە 0 773 053 59 09 جا بابیریشم نەچێم زۆر سپاسی سپۆنسەری بەرنامەکەمانەکەین کۆدۆمۆ باشترین هاوڕێی من و تۆ هەروەها زۆر سپاسی سپۆرت پلەسەکەین بۆ دابینکردنی جلوبەرگی جوان